بەڕێزان گفتوگۆ دەکەین لەبارەی دەستنیشانکردنی ئەمانگی ڕەمەزانی پیرۆز بە هەم جەژنی ڕەمەزانی پیرۆز لە نێو موسڵماناندا ئەم پرسە هەر بەم شێوازەیە و هەر بەم شێوازەی کە لە ڕابردوودا هەبوو ئێستش هەر بۆ شێوازە ماوەتەوە ئەوەی کە بە چاوی ئینسانە بێ مانگ ببیندرێ ئەو کاتە بڕیار لە دەستنیشانکردنی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان دەدرێ و بڕیار لە جەژنی ڕەمەزانی پیرۆزیش دەدرێت. ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک شێخ مالیک لە زەردە ڕاستپێراوی لیژنەی باڵای بینینی مانگ لە سلێمانی لەسەر ئەم پرس و بابەتە. کاک شێخ سڵاو لێبێ بە خێراتی بەخێر بێ سەرچاو. ساڵانەیەوە لە گڵە زەردەوە لەوێوە چاودێری بینینی مانگەکەن هەم بۆ دەستنیشانکردنی مانگی ڕەمەزانی پیرۆز و بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆزیش. سەرەتا بالەوە دەست پێ بکەین یعنی بۆ گڵە زەردە. گڵە زەردە لە مێژووی سەدەکانی حەڤەوە واتە لە دایکبوونی شێخ حەسەنی گڵە زەردەوە سەنتەرێکی چاودێری بینینی مانگ بووە. لەو مێژووەوە وەکو شوێنەوارێکی فەلەنگناسی بۆ هەموو کوردستانیان جێگەی شانازیە. شتێکی تر نییە بەو ناوەوە کە کەسێک لە پشتیەوە بێ هەیە شوێنمان هەیە وەکو ڕوانگەی زۆرمان هەیە لە کوردستانە، بەڵام وەکو ئەوی کە کەسێک خاوەنی بێ و زانا بێ و بە دوواداچوونی کردو و ماندوو بێت بە دوایە بۆ ئەوەی بینین و نەبینەکە وەکو لە سەتا سەد بیپێچێ وەکو چی وەکو ئەوی کە شێخ حەسەنی گڵە زەردە گەشتەکانی بۆ ئێران و بۆ شام و بۆ سعودیە و بۆ کوردستان هەمووی یعنی لەبەر خاتی ئەو بۆ زۆربەی کە خەڵکی نمایندە بەدەست بێنێ لەو تەوقیتا کە ئەم لە گڵە زەردە ئاگر ئەکاتەوە ئەوان ئاگر بە ئاگر بۆ دوای خۆیان بیجۆزنەوە کە ئەم پرۆسەیە بۆ هەموو کوردستانیان لە ماوەی خولەک و نیوێکە کۆتایی پێهاتوە. لەبەری مۆبایل نەبووە تەلەفۆن نەبووە ئەو گەورەی و فەزڵەی کە بۆ کوردستانیان لە ڕابردووە تا ساڵی 1926 کە وەسیقە هەیە دۆکمنتاری هەیە کە لیوای سلێمانی داوای لە خەڵکی گڵە زەردە کردووە، یعنی دوای وفاتی شێخ حەسەن بە چەند سەد ساڵێ چاودێری بینینی مانگمان بۆ بکەن. لەو تاریخەوە ئەم بابەتە چۆر بۆتەوە و بۆ نزیکەی 13 ساڵە ئێمە وەکو یەکەم وەکو زیندووکردنەوەی کللتوری ڕوانین. دوهەمیش من وەکو خۆم دوایەوەی کە لە بەڕێز کاک ئامانج ژاژڵەی ئەم لێ پرسراوەتیەیە ئەم ڕاستپاردەیەم وەرگرتووە لە شوێنی ئەو چووکە ئەو گڵە زەردەی نیە ئەرکە کێشەیە کە ئێمە لێبین ئێمە بیکەین باشترە و وەڵە و هەموو کاتێکی مانگمان کردو بۆی حزوری هەبێ هەڵساوین بە چاودێریکردنی مانگ. طبعاً ئێستا چاودێریکردنەکە جیاوازە. ئەو کەرەسانی کە شێخ حەسەنی گڵە زەردە پێی چاودێری کردووە 3 تاوێر بووە لە ماوەی 32 ساڵە ڕەنجی کێشاوە خەباتی کێشاوە بۆ دروستکردنی کۆمەڵێک قرنجاندن بۆ گۆشەکانی بینینی مانگ بۆ هەموو ڕۆژەکانی ساڵ، چونکە مانگی قەمەری بە هەموو ڕۆژەکانی ساڵە ئەگەڕێ. بۆچی بۆ دوای خۆی کەسێک کە بیوێ چاودێری بکە زۆر ماندوو نەبێت لە چ گۆشەیە کۆسیرکە، چونکە مانگ مەودایەکی کەم ئێمنێتەوە لە دوای خۆراوە بوون. باشە کەواتە ئێستا ئێواران دیمەنەکان دەبینین کە کۆمەڵی هاوڵاتی بەڕێستان و کۆمەڵی خەڵکی تر لە پشتی تاوێرەکانەوە سەیری مانگ دەکەن بینینی مانگ دەکەن. ئەندێک جیاز و کەلوپەلیشتان هەیە کەرەستەشتان هەیە کەرەستەکان پێشکەوتون یان هەر ئەو تاوێرانەیە کە تاوێرەکان وەک چۆڵانەی زیندووکردنەوەی ئەو کللتورەکە هەڵە تێگەشتێکەیە لێرە وەلەو من یعنی وەکو پسپۆرێکی فیزیا بە دواداچوونیشی زانستیانم بۆ کردو ئەو شوێنی کە خەڵک چەناگەی خاتە سەر ئەوە ڕوانگەی پایزەیە. من بە دڵنیاییەوە ئەم ساڵ تەبان دڵنیا بوونی کە شێخ حەسەنی گڵە زەردە لە ماوەی 11 ساڵی تەمەنیا لێوە چاودێری کردووە، چونکە پاییس لەو چاڵە کە درێژەکەی پانیەکەی 30 سانتیمەترە خۆر لە ئاوابوونا تەجاوازی نەکردو چۆتە ئەو پەڕی و گەڕاوەتەوە واتە لەگەڵی شیامانگیش لەو قەوسەوە ئاوا بووە. اینجا شتێکی باشیشە ئێستا من لێرە کە دانیشتم بۆی قاچم جێگیر بێ زۆر نەجوڵێم حسابی ئەوم کردو بە هەمان شێوە لە سیرکردنە وا باشە کە ئەو کەسەی چاودێریەکە یەکەم کەسێک بێت کە بڕۆی خۆی لێنێ بە بەکەوان دەسێ بێنێ بە برویە دووەمیش چەست بێ بۆی
چاوی هینەکە زەنەکە ئەو شوێنە وێنەم گرتووە کە خۆر لە پاییزە لێوە ئاوابێ یعنی هەموو 11 ساڵەکە لە یەکەم ڕۆژی پاییزەوە وێنە بکە تا ئەڕات و ئەگەڕێتەوە خۆر لێوە ئابێ تاوان گۆشەکانی تریش بە هەمان شێوە بۆ ڕۆژەکانی تر بەڵام 11 ساڵ تەمەنە بەڕاستی خەڵک ئێستا قەدری ئەو بابەتە نازانێ خەڵک کە ئەچێ ئێستا چاوە خاتە ئەوێ ئێمە لە هاوی ناچوین کە پێویست ناکات تۆ تەناگە بخێتەوێت چووکەوە ڕوانگەی پاییزێ بەڵام حەزەکە وێنەیەکی یادگاری هەبێ ئێمە شانازی پێوکن کە و خەڵکە شتێکی وای کردو بۆ خۆی و بەڵام وەکووتمان هەڵە تێگەشتەکە لەما نەخێر لێوە چاودێری ناکرێستا ئێمە وەکووتمان خەڵکێکی زۆر بە دووربینی خۆی بە تەلیسکۆبێت و تەلیسکۆبێکی پێشکەوتومان پێ دوانی تیشمان پێە ئێمە ئەم ئێوارێش لە گۆیژەوە ئەچین بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵە تێگەشتە ئێمە دیدارێکی زانستیمان کردم ساڵ لە 20 شعبانە چۆن پێویستە چاودێری بکەیت و ئەو هۆکارانە چییە کە چاودێریشی دروست ئەدا بەدەستەوە یەکێ لەو پانێلستانەش با بڵێن مامۆستا جاسم کەلاری بوو کە زۆر بە جوانی ئەو بابەتی ڕوون کردەوە وتمان بە ئەم خەڵکە کە نازانێت چۆن کۆمنت بنووسێ پاشخانێکی زانستی هەبێ لەو بابەتەوە ساڵی ئایندام ڕخنانی لێتانە گیرێ ناحەقیە ئەیتەوە ناحەقیە وەڵاهی خۆی ئەزانین چۆنە خەڵک بێ ئیشە ئەو خەڵکە بێ ئیش کراوە بەڕاستی یعنی زۆر بەشی ڕخنەکەشە ئەسێتە سەر باهۆزی ئەو خەڵکەی کە هیچ نازانێ خەتایەوە خەتایە چونکە ئەم بابەتە بابەتێکی شەرعیە یعنی ضرورە ئینسان هیچ نەبێت لە ساڵێکە تۆ 364 ڕۆژ سەرت ئاوایە جەنجاڵی بە کاسپی و حسابکردنی پارەوە با ڕۆژێک سەری ئاوا بێ کە بریتە ئەو ڕۆژەی چاودێری مانگەکەی ئەمە عیبادەتیان نە عیبادەتە ئێمەش ئەمڕۆی شەڵا ئەمڕۆ لە گۆیژەوە چاودێریەکەن لە گۆیژەوە چاودێریەکەن بۆ گۆیژە باشترە ئێستا هەموو شوێنێکی کوردستان دروستە بۆ چاودێریکردنی ئەگەر تۆ باز لەوکەی پاریەوەت کرد بۆچی گڵەزەردە ڕوانگە شێخ حەسەنی گڵەزەردە کۆمەڵێک مەرجی زانستی تایە بڵێ لەوە چێ لە شاخی گۆیژای نەبێ بەڵام وەکوەڕڵی قەدری زێر لای زێڕینگەرە ئێستا خەڵکێکی بەدەیان و بە سەدان کەس تەلەفۆنمان بۆکات بۆ من بۆ شخصی خۆم کاڵێ بۆ ناچنەوە گڵەزەردە تامەزرۆن چونکە گەشتێکی ئاینیە گەشتێکی تەرفی هەیە گەشتێکی زانستیشە بەڕاستی تۆ خەڵکێک بۆ ناسنەوە ئێوە ئەچینەوە چۆن دەچینەوە ئێستا میوارێتن بۆ ئێوارێ ناچین بە ساڵی ئایندە بۆ گۆیژەتان هەڵبژار گۆیژە هیچ هۆکارێک نییە بەدیلی گڵەزەر دەبێت بەس وەکۆی کاوەکوتم مێژووی ڕوانگەری لە کوردستانە کۆنە لە ڕابردووشا لە گۆیشەشەوە چاودێری کراوە لە قەڵانەوەتانی ئەو ڕخنانەتان لێ نەگیرێکە ساڵانە لە گڵەزەردەوە ئێستا وتم قەدری زێر لای زێڕینگەرە یعنی لە چۆ وێنەیەکی زیندوو لە کەشێکی بەهاری خۆشە لەسەر شوێنەوارێکی دێرین ئەو شانازیە یعنی میلەت هەموو گەلوونەتەوەی ڕابردووی لێ دا بنڕە هیچی لێ نامێنێتەوە خۆ ئەو شوێنە با بڵێن هەوڵەکانی شێخ حەسەنی گڵەزەردە بێنەرغ ناکرێ یعنی کەسێک ناتوانێت نەک هەر کەسێک کە خزمەتی کوردی کردبێ لە ڕووی شەرعەوە لە ڕووی زانستەوە کورد دەبێت پێزان بێ بۆ هەوڵانە باشە کاک شێخ این زۆر جار هاوڵاتیان دەڵێن سعودیە دەیکا بە جێژن و یا دەیکا بە ڕەمەزان و ئیتر لیژنەکانی خۆمان لە هەرێمی کوردستان هەر لێرە نا ئەو لیژنەی وەزارەتی ئەو قافیش دواتر ڕای دەگەێنن واللهی خۆی تەمان سێ سیستەمی چاودێریکردن هەیە لە ڕابردووە تا ئێستا یەکێکیان ئێسش وڵات هەیە هەر احتیمادەکە سەر چاودێری شخصی پشت نە بە دەوڵەت دەبەسێنە بە زانست هەڵی مانگی بینی پێمان بڵێ کەسی متمانە بە تایبەتی کەسێک چاوی تیژ بێ و جینکە کەشیان لەبار بێ کێشەشان نییە لە سەی ئەو مانگا مانگ ببین گرنگەوە ببیندێ چکە فەرمودەکەش و قورئانیش قورئانە فەرمێ فەمەن شەهیدە مینکم الشەهرە نەیوتۆ هیلال ینی مانگ حتا لە ڕابردووشا کە تەکنۆلۆجیا وەکو ئێستا نەبووە هەر وەکو ئاوا بووە یعنی شەرع هەموو شتێکی یەکلا کردوێتەوە یعنی ئیلا نەبووایە بە چاو ببینرایە ئێستش تقریبا نەروانیە حەزەکەم بزانی بە چاوبینین لە ئێستا چاوەڕێ بکەی لە ڕوەزانستێکەوە مانگ سێشەوەیە نەک یەکشەوەش بەڵام هەر دروستە چونکە تۆ پەیڕەوی ئاەتێکی کردو پەیڕەوی بەستی چێلەوە یعنی کەواتای سەر ڕەمەزان نییە جەژن نە مەبەستم وایە ئێستا ئەم ئێوارەیە مانگ زۆر زەحمەتە ببیندێ بەڵێ زەحمەتە ببیندێ کە زەحمەت ببیندێ سوێنە بیبینی کاتە لە ڕوەزانستێکەوە مانگ دووشەوەیە دووشەوەی ینی جەژن بووە بابەتەکە ئەمەیە
بابەتەکە ئەمەیە یعنی هەڵەش نییە چونکە تۆ ئەگەر تۆ یانی چی هەڵە هەڵە نییە لەوەی کە لە ڕووی زانستیەوە یەکشەمە جەژنە لە ڕووی شەرعیشەوە دووشەمە جەژنە یعنی هەر ڕۆژێکیان بێ هەڵە نییە بەڵام فەوزا دروست نەبێ یعنی سبەینێ جەژنە و دوو سبەیش جەژن زۆر دروستە یعنی ئەمە نەکەین بە هەموو ساڵێک ئەم وتی وتیە کێشەی خەڵک هەموو گەلوونەتەوەک کێشەی زۆرە بەڕاستی یابانیەکان کاتێک کە خەریکی ئاوادانکردنەوە بوون خەڵک چوون تعلیقان وتیان خەریکی بۆ جوێن بە ئەمریکانە بابمە مەشغوڵی خۆمانی ئاگامان لە ئەمریکانی تا ئەو یابانیان دروست کردەوە کە دوورسیان کردەوە ئێمە وا فێرکن ئەوە نەوتی وتی خۆ ناوخۆ خۆمانی خواردووە بیرمان لەوە نیە کە چۆن پێشکەوین یعنی مەسەلە من لێرە قسەیەکەکەم ئەگەر سێری کۆمنتەکان کەی لەوانەیە بعضێکی زۆر خراپ بێ بعضێکیش باش بێ بەس بۆچی ئەوە ڕوونکەینەوەخوا یان ێستا سبەینێ جەژنە لە ڕووی زانستیەوە بەڵێ لە ڕووی شەرعیەوە بە بڕۆیەوە هەڵبەتە ڕەنگە خۆ سعود دێژە میوارێ بیکا بە جەژن دوو بەیانی جەژنەوەتە لە ڕووی زانستی و بەیانی جەژنە لە ڕووی شەرعیەوە دوو بەیانی جەژن واکات بڵێ چونکە بە هەموو پێوەرەکان بە هەموو سیستەمەکانی چاودێری زانستیانە ئەم ئێوارەیە مانگ دوای خۆر ئاوا بێت لە هەندێک جێگە تا 15 خولەک ئەڕوا لە سلێمانی خۆمان نزیکەی 7 بۆ 10 خولەک دوای ئاوابوونی خۆر ئەمێنێتەوە کە ئەمە کاتێکی کەمە بۆ ئەوەی بە تەلیسکۆبیش چاودێری بکرێ اینجا ئەمە معنای ئەوە نییە کە مانگ نابیندێ لە ڕووە شەرعێکەوە بەڵکو هەڵهاتوو و باشە کاکشەکەواتە سبەینێ جەژنە بە پێی زانست بەڵێ یەکێ بە پێی شەرعیش پشت بە زانست نابەستێ ئەو خلافە تا ئێستا زۆر جەختی لەسەرکرێ بعضێکی لەگەڵ ڕێزمامە بەستم هیچ کەسێک نییە هەرزەیی تایە خۆنوانی تایە بۆی بڵێ من لەو خەڵکە جیاوازم تۆ سێری فەیسبوککە لە هەموو بابەتێکە نەکرد لەم بابەتە ئەم ڕازیاوازێت ڕاستپێراوی بەڵێ بینینی مانگ ئێمە ینی تۆ مادام دەڵی بە پێی زانست سبەینێ جەژنە ینی لە ڕووی شەرعیشەوە خۆتۆ بەرپرسیار نابی ئەم ێوارەیە کە مادام دەزانی بە پێی زانست مانگ دەرەکەوێ سبەینی تر مانگی ڕەمەزان نییە بەڕاستی بە پێی زانست سبەینە مانگی ڕەمەزان نییە ڕای بگەێنە و نا آخر تەسەوری منڵم بەو خەڵکەش نەزیاتی ناتوانم لێرەوە ڕای بێنم تەسەوری من جیاوازە هەم بێ لەوەی ڕاستپێراویش بم یعنی لەگەڵ هەردوو بابەتەکان کێشە نییە ئەو کەسەی کە بەیانی ئەیکا بە جژن ئەو کەسەشی بە دوو بەیانی ئەیکا بەجر بە مەرجێک ئەعتیقادەکەی وابێ کە بڵێ من پشت بە چاودێری بینینی مانگەکەم وەلو کە تۆ لە تەلیسکۆبەکەشەوە سێرەکەی بە چاو سێری شتێکی تر نییە ئەو بابەتەوە بۆ نەقڵکە بەڵام کاک شەگانی وای لێ دێ مەسەلەن ئیسە بەیانی ئێمە دەزانین لە ڕووی زانستیەوە جەژنە بەڵام خۆتۆ کە بەپێی شەرعی و ڕان نەگەێنرا و هەموو خەڵک بەیەکەوە نەبوو وانە قسێکی ئەڵێ الحەشر مع الناس عید ڕاستە ینی هەموو شتێک لەگەڵ عاما بەیەکەوە با من شتێک بڵێم لەو چێن نەوترابێ خی گەورە ئەفەرمێت لە سووری الرحمانەیە وابزانم يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات لا تنفذوا إلا بسلطان باز لەوە کە ئەڵێ ئەی گرۆهی جنۆکە و مرۆڤەکان ئەگەر ئەتانەوێ نیوە تیرەکانی ئاسمان کەون گردون تاقی بکەنەوە بەڵام ناتوانن بە سوڵتان نەبێ بە سەڵتەنەتێک نەبێ سەڵتەنەت یعنی ڕۆکێت کە خوای گەورە دەرفەتی بە مرۆڤ دابێ ئەگەر نەوتانی بە چاو بیبینی بە تەلیسکۆپ بیبینی ئەگەر ئێمە لەم ئاەتە تێبگەین ضرورە ئێمە بەیانی بکەین بەجەژن ئێستا تۆ سەرۆکی لیژنەکەی من سەرۆک نیم ڕاستپێراوی لیژنەی ئەمە ڕای خۆمە باشە ئێتەوان ڕای خۆتە بە پێی شەرعی ژیە کەس بڵێ من مانگە بینیوە بەیانی بۆ نمونە مانگ بینراوە تەواوی ترە آخر ئەم ڕایانە بەم کونفەیەکوونە یەک ناخرێ ئەمە پێویستی وایە لە دوای ئێستەوە ینی خەمێکی جدی بخورێ ئێمە ئیتر بەس لە مەسەلە نێوە لە کۆنفرانسەکەتان لە کۆنفرانسی و شێخ حەسەنی گڵەزەردە بۆ ئەمەتان یەکلا نەکردەوە بڵن کاکە بە پێی زانست یعنی هەر بەڕاستی جۆرێک لە عیبەشی دروست کردووە ینی عیبەکە بەو مانایی کە زۆر زاردەوترێ مسلمانان نازانن کێ ینی بە پێی زانست ئەوە تا تۆ دڵنیای لەوەی کە بە پێی زانست سبەینێ جەژنە کە زانست دەڵە جەژنە بۆ نایکەن بە جەژن هیچ ڕێگرێکی شەرعی بابەتێک هەیە یعنی تۆ ناتوانانی ئەم مەسلەیە پەراوێسخی لەگەڵ هەندێک شترا پاکێجەکە بۆ نمونە مەسەلەن کە تۆچی فەریزەی حەجەکە یا ئەمراکی کۆمەڵێک شت هەیە هەر شەرع یەک لای کردوێتەوە
نەک زانست لەبەر لە ترسی ئەوەی کە پاکێجەکان نترازێ لەیەکەوە بڵێ وڵا ئەمەیان بۆ بە شەرع کردێ ئەمەیان بەزانست بابەتەکە ئەمەیە هیچ کێشە نییە کە دووشەمە جژن بێ ئەگەر ئێمە بەس لە شتێکا پابندی شەرع نەبی لە هەموو شتێکە پابندی شەرعی بابەتەکە ئەمەزانین خۆ کێشەنی ڕۆژێک زیاتر بەڵێک بە ڕۆژوو دەبێ و هەموو کاتە ڕەمەزانیش نەبووە ئەخر ئەی باش شەو کاتە گوناح نییە لە ڕووی شەرعیەوە تۆ جەژن بێ خۆی جەژن بێ بەس خەڵک هەمووی بە ڕۆژوو بێ وابزانام یەکەم ڕۆژی جەژن گوناحە بە پێی شەرع ئینسان بە ڕۆژوو زانی چۆنە سبە پێیزانە سوێنێ جەژنە ئێ خەڵکیش دەبێ بە ڕۆژوو بێ تاوکاری مانگی ڕەمەزان بەڵێ ئاخر ئێمە نەیکەین بە گرفتکە جاری وایە خەڵکێک ئەخیری قسەکانمانە بیستێ تێکڕای شتەکان نابیستێ تێگەی تااقەتشی نییە دانیشتێ لە وەڵۆ جۆبگرێ لەبەر ئەوە ئەتوانم بڵێم مەسەلە شەرعیەکە زاڵترە بۆ چکە مێژووی ڕوانین لە دێکەوە بۆ دێکە وای کردووە کە دێک لەبەر نەبوونی پەیوەندی جێژن بوو بێ کە لە پاڵێکی شابوون ئەمە لە زستانی سەختە کە نیانتوانەوە هاتووە بکەن کەس نەبووە هەواڵگەێنێ کە ئێستا سەردەمی ئەوەیە خەمەرسنائی لە ئەسمانەکانە سوڕێتەوە ئەوە ئیلۆن ماسک بەنیازە خەڵک بۆ سەرمەریخ ئێمە تازە مانگمان هەر لەم ئایفۆنی دەستمانەوە ئێستا حەزەکی پرسیاری لەیەکینیانەڵێن کەی جەژنی 10 ساڵی ترە پێت ئەڵێ کێ لە ڕووی زانستیەوە وانی ئەمە بۆ پشت بەزانست جاخۆی یەک حەقەتەیە خی گەورە خۆی ینی هانمانەدا بۆی کە لەگەڵ پێشکەوتنەکان یەک حەقیقەت هەیە ینی ڕاستە و بابەتە مەسلەی شەرع زۆر ئاسانکاری بۆ خەڵک کردووە بۆ خەڵک پابند بووە هەر شەرع وای کردووە کە ئێمە بزانین کوڕی دایک و باوکی خۆمانین چونکە هەمومان لەسەر سنەتی دینی ئیسلام بەروە ئەمە لە هیچ دینەکە بەم شێوەیە جەختی لەسەر نەکردوێتەوە هەر ئەوە ژوای کردووە کە تۆ نیشتیمان پەروەردی تۆ زانی کوڕی کچیکەی ئەرزانی لە چ وڵاتێکە خەڵکی چ وڵاتێکی چونکە مواتانەشی جا کردوێتەوە جا ئەم بابەتە یعنی تۆ ئەبێ هەند لە هەندێک لایەنە زانست کەی بە قوربانی شەرع لەبەر چی کۆمەڵێک شت هەیە لە ئیعلامە فەوزای ناوەتەوە باشە بۆ فەوزا کە ئەمە شەرع پێی وایە ئەم شتانە نەبێ ئەو فەوزایە چارەسەر بێ قەیچێکە بە پاکێجی چاودێریکردنەکەش هەر لەگەڵ ئەما بێ یعنی ئێستا بۆ نمونە لە تەلەڤیزۆنەکەی جەنابتانە لەوانەیە بڵێ هەندێک شت لە ڕووی شەرعیەوە نابێت لێ بدرێ نەکەرەوەی حتا ئیسلامیەکانیش دەوەرە تۆ ئەمە ئیشی ئەوێت کارکردنی ئەوێت بۆیە یعنی ئێمە با هەر شەرع وەک پیرۆزی وەکو خۆی بیهێڵینەوە سێوارە چاوەڕێی لیژنەکەی خۆتان ئێمە وەکو ڕووە شەرعەکە بە ئەرشی خۆمان هەڵەسین و مووقعی وەزعی با بڵێن مووقعی سلێمانیا با بڵێن حاڵی بینین لە سلێمانی ئەدەین بە لەژنەی باڵای بینین ئیتر ئێمە بڕیاردەر نین هەتا ئەمڕۆ تاوان بڕیاریشمانداوە ئێمە لێدوان نادەین تەنهاوی ئەو ڕاگەیانەکان وێنەکان جۆزنەوە وێنەکان نادەن و بۆی بزانن کە ئەم پرۆسەیە لە ڕابردووە ئەیان و لێژنەکانی بینین ئێستا ئێمە من هێناومەتە سەر شاشە ئەمە خراپە یا باشە شتێکی باشە جەنابتان ئەو تا ڕسمەکان وێنەکان لە پشتمانەوەی ئەمە کلتورە یەکێکیان دوانیشیان هەڵبەت من بەرنمەیە هەر بۆ بیرهێنانەوەی ئەو کللتورەیە ئەو فەرەنگە جوانەیە کە شێخ حەسەنی گڵەزەردا دروستی کردووە لە ڕابردوودا باسی وت کرد کە خەڵک زۆر جارش ئەمە پرسیاریان کردو وەڵام ماوەتەوە سعودیە بۆ ئێمە کۆمەڵێک مەرجی زانستی هەیە وەکوتم جۆرەکانی چاودێریکردن جۆری یەکەمیان ئەو کە وڵاتە پشت بە چاودێری بینی بکە خۆ جۆری دووهەم باهین بە دراوسەیەک یعنی هیچ خۆی هیچ نەکا کەس نەچێتە شاخ و دۆڵ و ئەمانە دراوسەکەی کردی بیکە جۆری سێم بە زانست و شەرع بە شێوەیەکی گشتی وڵاتانی ئیسلامی پشت بە سێمە بەستن زانست و شەرع بۆ شیعەکان تۆزێ لەمەیە دەقیقترن بۆ نمونە هەر هەفتەیەک بەر لە ئێستا ڕایان گیانوتیان دووشەممە یەکەم ڕۆژی جەژنە بە نسبەت ئەوان زۆر ڕاستە خۆن ڕۆژێ دوای ئێمەش دوای سونە کە دەڵم یعنی دوای سونەکردیان بە ڕەمەزان زۆر تاوا بەڵێ ئەوان لە دێر زەمانەوە ئێستا لەوانەیە مەعمەعەیەکی نێوان سونە و شیعە گەرم بوو بێ و لە ڕابردووە زیاتر یعنی بوو بێتە بابەتێکی ئینکاری ئەو کردی من نایکەم ئەو نەیکرد من ئەیکەم وئیلا یعنی ئەتوانم بڵم ئەوان لەو لایەنەوە لەوانەیە پێکابێتیان بۆ چونکە هەم حەدیسەکە و هەم ئاەتەکەش ئەگەر بە عەمەلی بیکەن
قسەکەم لێرە ئەگەر ئەوان بە عملی بکەن نەک لەبەرەوەی من کردم چکە من نازانم خەلفێتی کاری ئەوان چۆنە ئایا بە بیرکردنەوەی یا بە کردارە چکە بابەتی نەزەری جیایە و عملی جیایە من تا ئێستا باسی گڵەزەردە بۆ بکەم چۆنمانەی بەقە ئەوە گرنگ نییە بوو بەمە سەر شوێنەکە ئەم قسەیە بە هەڵە لێم تێنەگەن بەڵێسەکەم کاک شێخ سپاس بۆ جەنابیش دەست خۆش بێ کەواتە ئێساوی تێگەیشتین بەیانی بەس شتێک مابوو ینی بابەتی سعودیەکە یعنی ئێمە تقریبا نزیکین لەسەر هێڵێکی پانی و درێژی و ماوەی بانکدانەکانش مەودایەکی کەمە وڵا نزیکترین وڵات لە ئێمەوە بۆ ئیقتیدای پێ بکەین سعودیە بۆ یاڵم ئەگەر یابانیش لێوە وا باش بوو ئیقتیدا بە هینە بکەین ناتوانانی بە ئێرانەوە چکە خۆرەڵاتە ناتوانانی بە یابان ببەستە هەر زوو ساڵبەر لە ئێسایی فڵان ساڵ لە جێی سعودیە بووە تۆ ناتوانانی بەڵە هەر لە جێی سعودیەش بووە زووتر بووی دەستنیشانە کردین پشتی بە زانستە بەست کەواتە قسەی کۆتاییمانەوەی سبینی لە ڕووی زانستیەوە جەژنە بە پێی شەرعی یەکلا نەکراوەتەوە ئێوارەیەک لاکرێتەوە وەکو ئاماژەشت پێکرد ینی بووی تەفرەخە و جیاوازی دروست نەبێ ئەگەرنا سبینی گەرێکی من داوا لە هاوڵاتیانەکەم داوا لە هاوڵاتیانەکەم ئەم قسەیە چۆنەڵێ بە ڕۆحێکی ڕاضی وەریگرن ڕۆحێکی ئیمانی زۆر لەگەڵ ڕێزما خەڵکێکی زۆر دوعاکە پێش ڕەمەزان اللهم بەلیغنا ڕەمەزان یعنی تۆ پێش ڕەمەزان چاوەڕێکەی سی ڕۆژیش بە ڕۆژەبی ئەم هەموو ئینتیزارە چەند چرکە سادە و ڕۆژێکیش دە چاوەڕێ بکە دەبێ دەنگ بە با ڕۆژەکە و قوبوڵ بێ وانە شتێکی ژەنووسی جوان بنووسە یعنی بە شایان بەو بیرکردنەوە بەو تەمەنە دێ کە پێیگەشتی بەڕێز کاک شێخ کەمالی گڵەزەردە ڕاستپێراوی لیژنەی باڵای بینینی مانگ لە سلێمانی سپاس دەکەم سپاس بە ڕوونکردنەوەکانە سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان خۆشەویستان تا پێتان نەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ